بەڕێزان بەخێر بێن خۆشحاڵم بە ناوی ڕێخای ڕۆشنبیرانی کوردەوە بەخێراتتان بکەم لە خزمەتتان بم لێرە بۆنەیەکی خۆشە کە لێرە کۆبوونەوە بە بۆنەی هاتنی بەڕێز دکتۆر مەجید ساڵح بۆ شارەکەمان بە ناوی ئێوەش بەخێراتن یەکەم خۆشحاڵین بەخێر بێ دکتۆر جان. زۆر سپاس. دکتۆر مەجید ساڵح لەدایک بووی 68 شاری کەلانە خانەقین بەڵێ بەخێر بێ و کۆڕەکەی ئەمڕۆ بە ناونیشانی بەشداری کورد لە شارستانەتی ئیسلامی کە پێم وایە بابەتێکی گرنگە و هیوادارم مناقەشەیەکی وردی بکەین و کاتێکی زۆر نادیم دکتۆر مەجیدیش بۆ هینەکان بەڵام نیو سەعات 40 دقیقە. دکتۆرای هەیە لە کۆمەڵناسی سیاسی، ماستەری هەیە لە بەڕێوەبردن و ڕاگەاندن، خاوەنی 25 کتێبی نووسرا و ژمارەیەکی ئێزگار زۆر مەقالاتی سیاسی و ڕۆشنبیری و ئیترەوەیە کە ناتوانم ئێستا بیژمێرم. لەم فترەی دە ساڵی ڕابردووە دکتۆر ژمارەی کتێبی زۆر گرنگی نووسی بە تەسەووری خۆم، یعنی هەندێک کتێبەکان چەند جار چاپ کراونەتەوە، لەوانە یەکیان ڕامانێک لە نەوشرا مستەفا کە کتێبێکی زۆر بایەخدار بوو، تقریبا نزیکەی 400-500 سەفحەیە لاپەڕەیە. مستەفا پاشا یامرتی کە ژیاننامەکەیەتی و کە ئەویش کتێبێک بوو دەگمەند بوو کە پێشتر لەو بارەیەوە قسە نەکرا بوو. لەسەر شێخ شێخ ساڵح کە ئەوش کەسایەتێکی گرنگە پێش مامۆستا گۆران، یەکێکە لە پێشڕەوانی شێعری کوردی، کتێبێکی بەبایەخی لەبارەیەوە نووسی، ژمارەیەکی زۆر کتێبی بڵاو کردوێتەوە کە من ناتوانم بێرە بیانژمێرم وە تەرجمەی زۆری کردووە سەبارەت بە تورکیا ئەردۆغانی لەگەڵ هەواڵی ترەوە و کاک دکتۆر محسین ئەدیب و ئەوانە، یعنی موقعێکی باشی هەیە لە ناو ڕۆشنبیرانی کوردستانە کە بە خۆشحاڵیەوە قبولی کردبێت بۆ ئێرە ئەم کۆڕە دروستکە بکەین. یعنی بە تەسەووری من ئەم بابەتە، ینی پەیوەندی کورد لەگەڵ شارستانەتی ئیسلامی بابەتێکی زۆر گرنگە، من نامەوێت زۆر قسە بکەم. من پێشەوەی کە دکتۆر وعدەکە بار بێت بۆ ئێرە، من چوومەوە سەر هەندێک کتێبی تر لە منتخەکە، کتێبێک لە ئێران چاپکراوە بە ناونیشانی 2 سەدە بێدەنگی، کابراایەکی زۆر شارەزای نووسیوێتی بە ناونیشانی دکتۆر عەبدولحوسەین زەڕینکوو، پیاوێکی زۆر بە شارەزایە لە تاریخی ئەوانە، بەڵام کتێبەکە ینی کتێبی زۆری هەیە کەسایەتیە سەبارەت بە پەیوەندی نێوان ئێران و ئیسلام. کتێبەکەی لە دیدگایەکی زۆر قەومیەوە نووسراوە، بۆ نموناوێ ئەڵێ عەرەبەکان تاو کاتێک کە بڵێن ئیسلام نەهاتبوو جیاوازیان ناکرد لە بینی خوێ و مەسەڵەن مەوادەکانی ترە، یانی شتەکانی ترە. مەسەڵەن فەرشێکیان گرتو گوایە لە ئێران کە ئێران ئەنداجی دوای شەڕی قادسیە فەرشەکەونە گەورە بووە، دەیانزانی و عەرەبەکان چی لێ بکەن، دوای چون لە مەکە و مەدینە پارچە پارچەیان تەوزیعیان کردو فەرشەکە، یعنی ئەوەندە بێ شارستانەتی بوون. من بەستم ئەوەیە سەرباری ئەوەی کە دیدگای قەومەکانی کە میلەتەکانی کە بۆ ئیسلام دیدگایەکی زۆر ناسیۆنالیستی بووە، وەکو ئێرانیەکان وەکو تورکەکان وەکوانە، بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێرانەکان توانیان ئیمپراتۆری دروستکەن بۆ خۆیان بەهۆی ئیسلامەوە، مەسەڵەن ئیمپراتۆرەتی سەفەوی، بۆ عوسمانەکان توانیان لە ساڵی لە قەرنی 13-14 بەدواوە ئەو شتە دروستکەن کە بڵێن 600 ساڵی خەیان ئیمپراتۆرەتی عوسمانی کە تا دەواازەکانی ڤێنا گەیشت و تا گەیشتە کۆتاییەکانی ئەو سەری وڵاتانی عەرەبی. یعنی زۆر جێگای پرسیارە. من حەز دەکەم بۆ دکتۆر ڕوونی کاتەوە لێرە بۆمان کە بۆچی کورد لەو بینەدا هەر بە دابەشکراوی مایەوە، بۆ کورد نەیتوانی ئیسفادە لە ئیسلام کا بۆ دروستکردنی ستیت، حاڵاتێکی وا کە بتوانێت گەلەکەی خۆی پێکۆ بکاتەوە. یعنی ئێستا کە مقارنەکە لە بینی کورد و تورک یا کورد و گەلانی تری مەنتیقەکە ئێمە زۆر لەو بارەیەوە دواکەوتین بەڕاستی. جا من پێم خۆشە ئەم بابەتانی بوروژێنرێەوە، دوایی مناقەشە بکەین لەگەڵ دکتۆری شاکە بۆ واین، ینی بۆ گەلانی کە توانیان بۆ ئێمە نەماتوانی، بۆ ئێمە هەر دابەشکراوی ماینەوە لە فترەی ئەم 1400 ساڵەیە کە ئیسلام بەڕاستی ینی ئاینێکە ئەتوانێت ینی وحدە دروستکایە، عەرەبی مەسەڵەن یەخست ڕاستە گەلانێکی وەکو قیبتی، وەکو ئەمازیغ، وەکو هەندێک گەلی کە زمانەکان و ئاینەکەشیان بڵێن تیات چووە، بەڵام کورد وەکو زمانەکەی ماوەتەوە گەلەکەش ماوەتەوە، بەڵام ئێمە بۆ خۆمان مقارنە بکەین لەگەڵ گەلانی ترە. مەسەڵەن ئێستا گەلی کورد ئێستا 50 ملیۆن کەسی ماوەتەوە، ئەکەیانی کورد شتێک بکات لە پاڵ ئیسلامدا،
من دیسان بەخێراتتان دەکەم و سوپاس بۆ ئەوەی کە من ئەم کاتم گرتم دکتۆر مەجید فەرموو جەنابەت بۆ ئێرە بۆی کە قسەکانتان بکەم. ئێوارەتان باش، زۆر سوپاسان دەکەم کە عەزیەتان کێشا و لە کاتی خۆتانتان گرد و هاتن بۆ ئەم کۆڕە. بەڕاستی ئەزانم ینی هەلومەرجی ئێرە چۆنە لە کاتی خۆتانتان کاتی بە نرخی خۆتانتان گرد و هاتن بۆ بەشداریکردن لەم کۆڕە. زۆر سوپاسان دەکەم. لە ڕاستیە من ئەمە پرۆژەی نووسینی کتێبێکمە سەبارەت بە بەشداری کورد لە شارستانەتی ئیسلامی. بەشی زۆری کتێبەکەم نووسیوە، ینی خەریکم ئامادەیەکەم بۆ چاپکردن. زیاتر لە سیاسەت سەرچاوم بەکارهێناوە، سەرچاوی کۆن، فارسی، عەرەبی، تورکی، ئینگلیزی، ئەمانە ئەنی ئەو سەرچاوە گرنگانەی کە لەو بارەوە نووسراون هەمووی بەکارهێناوە. لە ئایندەیەکی نزیکە وەکو کتێبێک بڵاو بێتەوە. بەڵام ترەوە فرسەتێکی باش بوو برادران، من لێرە بووم و برادران داوایان کردیان ئەگەر بکرێت کۆڕێک بکەمش بە خۆشحاڵیەوە پێم خۆش بوو لێرە ئەو کۆڕە پێشکەشکەمەوە مناقشەیەک دروست بێت لە بینمانە زیاتر تا ئەوەیە. هەدەفی سەرەکی نووسینی کتێبەکەی من لە ڕاستیە ینی ئەوەی کە بیرم لێ کردەوە ئێمە ملەتێکین لەناو ئەو میلەتانەی کە کاک بابەکر باسی کرد، تاکە ملەتین کە هەوڵێکی یەکجار زۆر هەیە بۆ کۆلۆنیانکردنی عەقڵمان. ئەوەندەی ئیش لەسەر داگیرکردنی عەقڵمان کراوە، ئەوەندەی ئیش لەسەر داگیرکردنی نیشتمانەکەمان نەکراوە. خۆتان زانن نیشتمانی کوردستان تا ئێستاش بەشی هەرە زۆری هەر بەدەستی کوردەوە ماوەتەوە. بەڵام کێشەی سەرەکی ئەمە لەوایە کە لە ئەساسە عەقڵی ئێمەیان داگیر کردووە. خۆشبەختانە عەقڵی کۆمەلگاکەمانیان ناتوانێت داگیر بکەن، ینی نەیانتوانیوە ئەوەتە ئێوە لە ئەم وڵاتە کە وڵاتێکی دووردەسە لە سەدان کیلۆمەتر هەزاران کیلۆمەتر دوورە لە کوردستان سەیرێکی کۆمنتی خۆتان هەیە، پارێزگاری لە کولتوری خۆتانەکەن. بەڵام داگیرکەرانی کوردستان ئیشیان لەسەر کۆنتترۆلکردنی عەقڵی نوخبەی کوردی کردووە. لەم بوارە تیۆریەکی داودۆغڵۆ هەیە، حەزم کرد وەکو پێشەکیەک باسی کەم. تیۆریەکەی داودۆغڵۆ ئەوەیە کە ئەڵێ خاکی کوردستان، نیشتمانی کوردەکان ئەو وای داوناوە، تەمان ئەمە ڕسالەی دکتۆراکەیەتی، سێ قاڕەی گەورە بەسێ بەیەکەوە و گەورەترین سەرچاوەی وزای ژێر ئەرز و گەورەترین سەرچاوەی کانزایی ئاو غاز نەوت هەموو ئەمانە لە ژێر پێی کوردەکانایە. ئەگەر ئەمانە ڕۆژێک بێت و لە ڕۆژان یەک بگرن ئەتوانن کارەساتێکی گەورە بۆ بەشەڕێت دروستکەن و ئەو خەریتەیە کە ئێستا هەیە لە ناوچەکە تێک و پێکی دەن. بەمەرجێک ئەمانە فکری ناسیۆنالیستی ڕاستەقینە بچێتە مێشکیانەوە کە ئیش بکەن بۆەوەی قەزەی کوردی بکەنە قەزەیەکی نێودەوڵەتی. بۆیە ئێمە ئیشمانەوەیە کە ڕێگری بکەین لە ئەوەی کە کوردەکان ئامانجە سەرەکیەکەی خۆیان کە ئامانجێکی نیشتمانی و نەتەوەییە، ئامانجێکی ناسیۆنالیستیە نەیەتە دی بۆ ئەوەی یەک نەگرن وە قەزەی کوردی نەبێتە قەزەیەکی نێودەوڵەتی لە مەحافلی نێودەوڵەتیە باس کرێ وەکو بەش گەلێکی دابشکرا و داگیرکرا و تەماشا نەکرێت. بۆ ئەوەی ئەمە ڕوونەدات دائیمەن دێن چیەکەن باشە ئەڵێ ئەمە ئیشکەین لەسەرەوەی کە نوخبەی کوردی، نوخبەی سیاسی، نوخبەی هونەری، نوخبەی دینی، نوخبەی هەرچی نوخبەیەکی کوردیەکە هینە فکری قومی لایەنە دروست نەبێت، بەڵکو فکرێکی مەحەلی دروست بێت. ئەگەر لە باشترین حاڵەتە وەکو تورک بیر نەکاتەوە، وەکو تورکیاییەک بیرکاتەوە، وەکو ئێرانیەک بیرکاتەوە، وەکو عێراقیەک بیرکاتەوە. زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک دکتۆر مەجید و بۆ بەڕێزتان کە هاتوون. کۆڕەکە کۆتایی پێهات لێرەدا، هیوادارم کە سوودی هەبوو بێ و مناقەشەی باشکرا بە تەسەوری من و من داوەتی هەموو بەڕێزانەکەم ئەوانەی کە ئەهلی سەقافەت و دین و فکرن لێرەش کۆڕ بکەین، بەڕاستی ئێرە ئاوادان کەینەوە. ئێرە شوێنێکی پێم وایە خراپ نییە گەر جەنابتان پێتان باش بێ، ینی بیکەینە شوێنێکی کللتوری لەم شاری ئێمەدا بەداخەوە حرەکەتێکی کللتوری ڕۆشنبیریمان زۆر کەمە. ینی من ئەو جارات داوەتیان کردم کاک حاجیوان چوون بە کۆڕەکەی مامۆستا
بۆ ئەوەی کە برادرانی لەندەنیش هاتبوون یانی ئێمە هەموو شوێنەکانە چی بەبێ ئەوەی جیاواز بکە لە بینی ئەوەی کە ئەمە ئاینیە ئەوە فلانە هیچ فەرق و فروغ ناکەن یانی و کاک دکتۆرە خۆشی ئەم کۆڕەی لەسەر مەوزوعی ئیسلام و کورد بوو یعنی من داوا دەکەم کاک ڕەهەن جەناوی کەک حەسکە مامۆسا حەز بکە کاگاران برادران هەر کەسێک حەز بکە لێرە کۆڕی بۆ دروست بکەین ئێمە لە خزمەتی هابین پێشم وایە یعنی بەرمەنگەهام دوای ئەو فیستیڤاڵی فیلمەی کە کرا کاک دارەوان کردن دەستا خۆش بێ حرەکەتێکی تێکەوتووە سە جوڵەیەکەی لەم شارەدا ئەم جوڵەیە درێژە پێ بدەین پێم وایە ینی ژیانی ئینسان هەر ینی ژیانێک ڕۆتینی ناخۆشە بڕوات ینی حرەکەتێکی کللتوری بکەین لە شارەکەدا پێم وایە شتێکی باش بێت کارێکی گەوراکەن بە تایبەتی لە وڵاتە کە من قەنەعاتێکم هەیە بەشی هەرە زۆری ئەو کەسانێکی هاتوونە دەرەوە ڕاستە بەشێکی لەبەر مەسائلی اقتصادیە بەڵام بەشی هەرە زۆری لەسەر مەسائلی فکر و لەسەر ناڕەزایی بوونە لەو دۆخە بەڵام ئەمەوە ناکاتە کە لێرە ئەو کۆمنتیای کوردیەکە ئەو جالیە کوردیەکە لێرە هەیە ڕۆڵ و کاریگەری خۆیان نییە لەسەر ساحی کوردستانە بەڵکو کاریگەریەک یەکجار زۆری هەیە و خەڵک لەو ناومێدیەی کە ئێستا تایەتی لە کوردستانە ئەرکی ئێوەیە بە دەرەجە یەک لە ڕێگەی جیاجیاوە ئەو ئومێدێک ببەخشن بە میلەتەکەمان کە کورد مەسلێکی جوانی ئەڵێ تەنها خۆمان ناتوانین سەر خۆمان بخورێنین کەسی تر ناتوانێت زۆر سپاس